کاکە ڕۆدری بدەوانش بە کاسەکە بینکەن هەمووی دڵخۆشە بەس کا سلاحی نابینن یاڵە یەکەم نازناوی ئەوە زەمان جەوەکەی زۆر خۆشە خۆشی یاری گەڕانەوە ناو یاریگای خۆت هەستەکی خۆشە ئەو کاتێکی بەرامبەر هێشتا ناتونە ناو یاریگە دیارە دەترسێن یاڵە بۆ ناو یاری But an early goal here, and these fans will expect to go on and win this tie. It should be compelling stuff today. And this is how Liverpool will line up. Trent Alexander-Arnold plays alongside Ibrahima Konate in central defence, and it's two strikers. نەکەی ئەی دەستخۆش داوید ڕایە ئەو یاریە پێویستمان ڕیمۆنتادا نییە چکە جیاوازەکە یەک گۆڵە یەک بێز دۆڕاینەوە یەک دوو بەیج ببەوە بەسەر دەکەی ڕیمۆنتادای بچووکی پێ دەڵێن یاڵە سلاح کاتەوەی نییە ئەی هەوار وێرتس فاولە باش تۆپەکەمەوە نەگرت And Liverpool could get in behind the defence. Dangerous ball. Danger still on. Rodri! ئەی هەوار لە گۆڵچی نۆبل تکایە وەکو یاریەکەی ترمەکە یاریەکەی تر بەڕاستی نۆبل وای کرد ئێمە یەک بێج بدۆڕین ئەی هەوار یارزانەکەم ناتەوە پێش پاساتەکەی وەگری دەتەرحێ دەست خۆش کۆناتی دەست خۆش تۆپەکەی داینەوە بەس ئێمەش لەوان باشتر بن ئەو قژلولە زۆر مشکلەیە ئەی هەوا پێشم چۆر کرد وەڵا دەست خۆش داوید ڕایە پاسات مەدە بەخۆی ڕقم لەوانەیە پاسات دەدەن دەست خۆش وەڵا ڕقم لێ نییە کاکە مامنونی ئەو هەستەکەوە وەڵا خۆشی نازانستەکە دەست خۆش گۆڵی یەکەم وەڵا ترسام گۆڵ نەبێ هاوڕێیە بژی نۆنێس وەڵا ترسام گۆڵ نەبێ بەڕاستی ترسام بە گوناحە شتوتگار زۆر ئیسعادە زۆر بەهێزن ئەی هەوار لەو گۆڵە جوانە بژی نۆنێس ئافرین یاڵا پێویستمان بە دوو گۆلی ترە باوەڕکە نەک گۆلی تر چکە ئەوانە جێسیخەی نینە لامینێ ماڵ خۆت بسەلمێنە هاتەم شاهاوڕیان ئەوە چ دەکەنەوە وەگرە ئەی دەست خۆش نا وەڵا غەڵەتی Dennis Undav. Dangerous looking attack. زۆر ئیسعازن زۆر گۆلی بەرامبەر ئەی هەوار تازە گوتم پێویستم بە دوو گۆلی ترە شتوتگار جێسیەکەی نییە کاکە لامینێ ماڵۆ پاساتە خوارە چی کاکە یاریزانەکە بەرامبەردا ئەو شت پاسەتیان زۆر ناخۆشە زۆر یاڵە سلاح وەڵا برا نۆبلە ئەی هاوار شوتەش سلاحی دەرینە وەڵا و شوتە دەرنایە کاکە نۆنێس ئەتەمشە گۆلچی سوپەرمانە ڤاندامە چیەوە ئەی هەوار نۆنێس وەرگرە نۆنێس ئەی دەستخۆش نۆنێس
Salah. And he takes on the shot. الله لسلاح Equaliser. الله Superb لسلاح entertainment. یاریەکەی بەرامبەر کردەوە والله قورسە یاریەکی هاوڕیان یەکجار قورسە ئەی بتخۆم سلاح ئەوە چی دەکە سلاح Well, here it is ئەو again. Wow, گۆڵەی just take a look at this. He's absolutely nailed هیچی this خۆیتی ئەو one. گۆڵانە That's a نەمێژە strike و that is گۆڵانە from distance. نەکردیە یاڵە جارێکی تر دووبارەکە بەس نۆنێز ئافرین نۆنێز سلاح ئەوە ڕێکەوی گۆڵە دەرنایە تۆپە ئێستا یاری بەرامبەر So هاوڕێ on with the match. 2-1 is the scoreline. پێویستمان What's بە going to happen گۆڵێکی next? ترە بۆی بەسەرکەوین ئەی دەستخۆش وەڵە ئەی هەوار لەو شانسایی تۆپەکە هاتەوە پێشمان ویستم بینی بدەمە جەمال موسیالای تۆپەکە هاتەوە پێشم ئەی هەوار لەو شانسە خۆشەی Well, just look at his ئەن move. لێرە He knows پاساتم exactly دا how to وەڵە find ئەی space. هەوار And it's also a tidy finish. وەڵا That's a نۆنێز nice goal. ئەوە یاری نۆنێزیە So there it is. ئێستا بۆ 3-1 ئەنجامە the بەسەر current دەکەین بەڵام scoreline here. پێویستمان بە گۆڵی ترە چکە دڵنیا بە ئەی هەوار وار دەی Trying دەی to open them up. And running it گۆڵێکی behind. تر ئەڵڵا تریکانۆ هاتریکانۆ Grip on the tie. هیچ ڕەحمیان پێ ناکەین مەجای ڕەحمی نەما شتوتگارت ئێمەی کوشت Well, you have to ask, where's the defender? گۆڵچیەکان ئێمەی He's کوشت completely ئەو بۆشایە exposed. زۆرە Still had to شتوتگارت finish it, and he did بەس it یارەکەی really دی well. گۆڵ It's a نەدەبوو good goal. ئەو یاریە مەجای Not too much هیچ defending نەما going on in the grand scheme of things. بیان کوژن هاوڕێیان پڕ گۆڵیان کرد بە مەجای چیان نەمینێت وەڵڵا هێشتەش لیان ترسێم وەڵڵا An attack full of promise. Can he do it? نەکەی کاکە نەکەی ئەوەستەکە کاکە دەترسێم لیان And that changes things just a bit. هێشتا بەسەر دەکەوی ناوڕێ ئەو قژلوولە ئەمنی کوشتیە Well, here's the goal again, and it's a great بەس ball ئەلێرە to put پاساتێکی through. زۆر Good سێر vision to دەکەن set ناو up the هێلی chance, سزا and he makes the یعنی finish تو look هیچت so پێ easy. ناکریان What دەی a بی good لێیان goal دەی that is. دەبتە لێدانی سزا What to like about that pass? لێشیان نادەی And ئەو گۆڵ Stuttgart دەخۆی have it back now. سلاح پاسات سلاح ئەلێرە زۆر ئیسعاتن زۆر Diaz. وەرە سلاح دەبڕۆ It's a good Liverpool move in the making. Mo Salah. And played in. Making Ay, sure Hawar nothing untoward Laslah. happened. Now perhaps they can counter from here. زۆر سێرن زۆر یاریزانی من ڕادەچێشنی ڕابینێکی دەدەن No possibilities ئەوە in the زۆر centre. مشکلەیە Oh, that's not a good clearance. سلاح موسا بە هاوڕێیان And I think the threat has سلاح been ما averted. موسا بە کارە ساتە وەڵڵا Oh, good vision. He's got to score. گۆڵی پێنجەم ئەی هاوار چ گۆلێکی کرد ئەی هاوار لە جەمال موسیالە ئەو چیە وەڵڵا هاوڕێیان یەک کەوەری زەخم وتم خۆیان مندا دەگەرم لۆ ناڕوە وەڵڵا برا جەمال گۆلێکی جوانی کرد بەڵام Darwin Núñez کەوەر بوو could be threatening. جەمال تۆڵەی لێ بکەوە جەمال بەڵام گۆل چی وەڵای خۆشترین کەوەر بوو من دام دەگرت نەدەچۆ پێش یاە ڕەتی نەدەدا Maximilian دیار بوو Mendes. تومەز ئۆف ساید بوو Dennis مسابقەکەی Unda. سلاحی مشکلەیە کۆتایی وەرزە دەترسێم And with نەگەڕێتەوە that, the attack fizzles out. Well, the referee has Salah بەزە instructed the تومسا both مەبە officials to کاکە put 2 minutes on the board. مەجال فاول Defensively. نییە وڵا هاوڕێیان دەڵێ سلاح دانیشێنە چکە Oh, it's a زۆر really دەترسێم well-timed موسابی challenge. And the managers will now deliver their half-time. بەڵام هاوڕێیان یەکەوسە سلاح دانیشێنین یەک کەوسەر موساب نەبێتن زۆر زۆر باشە یاڵڵا Away they go again. Second half is underway here. بەس زۆر دوور نەکەتەوە ئەگەر موسابیشکەت Oh, nice ball.
چونکە بەڕاستی تو یاریت بەرامبەر ریال و بەرشۆنە و بایر و ئەوانە هەیە ئەوە شتوتگاردەوە ماندی دەکات. Florian Wirtz. Chiesa. Could he find someone on the گۆڵ periphery? ئەی هەوار لە گۆڵچی زۆر سەیرە And now we هەموو find تۆپەک out it was ئەوساید offside هەموو anyway. تۆپەک مەحاولە دەکات. هاوڕێنسە بۆ ئەنجامەش بەسەر دەکەوین گرینگەوەی گۆلی تر نەخۆین. دەستخۆش So a throw in کێزە here. هاوارە من هەرچ دەکەم Great وەڵا opportunity. گۆڵەکی ترمان خوار هاوڕێیان پێویستمان بە گۆڵێک ئێستا Lethal piece of finishing. Drilled home with true سابەی conviction. Tremendous goal. سلاحی تۆزێک جێوی گرتە. Rodri. Having to shoot. ئەی هەوار ئەو شوتانە هەمووی دەردێنیتن. یەک گۆڵمان پێویستە یەک گۆڵ بۆی بەسەرکەوی ناوڕێن. داویس هەموو یاریزانەکان خۆیان تاقیکردەوە هەموو کە گۆڵ نەبێ گوناحی من چی هاوڕێن. یاڵڵا دەکەلەکەی جوان لێ بدە کاک نونێز. سێ گۆڵت کردووە بەڵام ئەگەر سقوت بین یەک دیناری ناکە. گۆڵ گۆڵ ئەی هاوار لە گۆڵچی وەڵا گۆڵچی ڕەحم ناکە هاوڕێیان. ئەی هاوار ئەخەوە چەند کۆرنە لە سەیە کاکە دە یەک دانە بڕۆ گۆلێ یەک دانە. ئەی هاوار لە گۆڵچی دووبارە کۆرنەر وەڵا تیپمان لە گۆلێ ناوە کە گۆڵ نەبێ ئەم چ بکەم. ئێدە کاکە دەبڕۆ گۆلێ دەبڕۆ یاریەکە ئاگرە بە مانای کەلیمە ئاگرە. No, and I think that's a waste of a decent opportunity. He just didn't connect with it properly, did he? تقریبا 5 دقیق ئێمە لێرە بەس خەریکیەوەی کۆرنەر لێدەین. Well, he's certainly got ability. A lot of Hoppers clubs Lula have been in Mnikush. for him, but now Das he needs to hoş fulfill that Konati. potential. He might just have to be patient, though. کورە کاکە وەختی هەدەی نییە ئەوستەکەوە Wirtz. And slipped through beautifully. ئەی هاوار لە کێزە ئیتالی یەدەگەکەمان ئەڵڵا لەو گۆڵە بە نرخە ئەڵڵا لەو گۆڵە بە نرخە هاوڕێیان. Well, here it is again, and it's a superbly weighted. وەڵا هاوڕێیان تەشکیلێ دەگۆڕم بەس ئەگەر مەجال بداتن ناتوانیم گۆڕین هاوڕێیان. Through ball to break قفل that بووە. defensive line. And it's a top-class finish from Chiesa. He just hits it with such power. That's a brilliant goal. Deniz Undav. Musiala. And quick غەڵەتم thinking غەڵەتم defensively. غەڵەت کردم فاولت Was a کاکە foul, مشکلێن but با good بتە use of فاول advantage by the referee. ئەوەستەکەوە Well, the goalkeeper managed to make the وەرە save کاکە without وەرە much difficulty in the وەڵڵا end. ئەمنتان کوشت. Jones. Curtis Jones. ئێ فاول وەڵڵای Let the فاولە advantage کاکە. accrue to Liverpool. Nunez. Well, a decent position for Liverpool to be in. پاساتەکەی بدە Sticking to the لامین task defensively. An attack full of promise. He's in here. Able to دەستخۆش counter. کۆناتێ Now, پێنج the بە goal سێ towards things. Here's the ئێستا بۆ substitution. ئەنجامە بەسەر دەکەوی And ناوڕێن short it is. گرنگەوەی گۆلی تر نەخۆین Angles it back. It's a perfect وەرە chance. بەس پاسات دە Musiala. یاڵە نۆنێز Can he finish? نۆنێز گۆڵکە بتخۆم نۆنێز سوپەر هاتیک
ئەی ئافەریم نونێس ئێستا بە ئیستراحەت یاری دەکەین هاوڕێیان وەڵڵا گۆڵ بارانمان کردن شتوتگارت بۆ ماڵەوە کاکە جان تاکەتان بپێستنەوە بۆ ساڵێکی تری ئینشاڵڵا بەڵام تیپەکی یەکجاری سەعات بوون بەڕاستی حەقی یاریاندا بەڕاستی شایانی ئەوەی نینەوازوو بڕۆنەوە ماڵەوە ئەوە بزانین بەرامبەر بایرن و بەشتۆن و هاتەم شاوڕێن ئەی هەوا لە گۆچی زۆر ئیسعاتن زۆر بە ئاسانی هێرشی دروست دەکەن ئەو تیپانەش زۆری سعاتە بەرامبەریان یاری بکەیت وەڵام ئەو یاریەتەوە بوو تازە هیچ ئەمەلتان نییە گۆرە پاساتەکە بدە کاکە بە نەرمی لۆم نەچۆ سەری جۆنس تەناسی خەمەتوێت جۆنس ئەو تۆپانە قەتعکەی وەڵا ڕۆی ئەی هاوار هاوڕێیان یەک گۆڵی تر یاریەکە بەرامبەر دەبێتەوە زۆر مشکلێ زۆر دەقەیە 82 یاڵە جەمال کەرشی سوحبەتی نماوەڵە ئەی لامین پاساتەکەی جوان بدەبرا ئەی هەوار ئەو قژلولە زۆر مشکلیە قژلولە وەڵا ناگیرێ کاکە ئەلا نەکەی وەڵا گۆڵ بخوێن ڕاجەڵتە لێم بدە کاکە پاساتەکەی بدەبرا من وەڵا قووەتیان نما یاریزانی من ئەی هەوار نونێزیش قووەتی نییە وەڵا مەجالی نەدەدەنا ئەوە خەتەرە ئەی هەوار با دوو یاریزان دانیشتێنین هاوڕێن ئەو منداڵانە کەسی تێدا نییە بینمەنایە یاڵە کیۆ گۆرس بزانین ئاخری هێرش چ دەبێ یاڵە کیۆ گۆرس گۆڵێکی بکە وەرە نەکەی کاکە وازە گۆڵی بینە گۆڵم ناوێت بەس یاریەکە خلاص بێ ئەی هەوار لە موسیالا تەواوی هاوڕێیان بەسەر کەوتین بۆ قۆناغی هەشت دوای ماندی بوونەکی زۆر تاوا یاریەکە تەوا بوو پیرۆزە لە خۆمان شتوتگارت سقوط بوو وەڵڵا ئەنجامێکی 4 گۆلی کرد ئەی هەوار یاریەکە قورس بوو هاوڕێیان ئەتلەتیکۆ مەدرید دووبێک دۆڕەماستی دووبێک بردیەوە ئەتلتیکۆ مەدرید بەسەکەت مانستی بەسەکەت بایرن بەسەرکەت بایرن سقوط بوو هاوڕێیان 5-3 ئێوانش دیار بوو پێش یاری پێمان گوتن وەڵڵا یاریەکی ئاگرین و قورس بوو ئەو محەممەد سڵاح چەند موسابکەت هاوڕێیان وەڵڵا زۆر مشکلێ محەممەد سڵاح ناچارین لامینیە ماڵ تا سڵاح دێتەوە وەڵڵا مشکلێ دەبێت چەند موسابکەت بێ سڵاح بەس زۆر نەبێ کە سڵاح ئۆت باش هاوڕێیان 3 هەفتە موسابکەتووە تەنیا 3 هەفتە بە هەندێک ئیتیمان بە سڵاحی بدەین
یاڵە باڵکو باشتر بگەڕێت و زووتر بگەڕێتەوە یاری ئەو جارە بەرامبەر وەڵڵای نازەم ئەو چیەوە تیپە نازەم لە چخو لە چیشەوە ئاها جامی ئینگلیزی هاوڕێیان فەیناڵ بەرامبەر سالفۆرد ئەی هاوار ماستی گەڕاندەوە تیپە هاوڕێیان یەکەوسە دەچینە یاری کۆتایی جامی کارەبەکاو یەکەم یاری کۆتایی ئەم وەرزەمان وەڵایی هاوڕێیان سلاح یاری ناکە کەواتە لامین یاری پێ دەکەن یەکەم یاریە بە شێوێکی سەرەکی حەقە کوبارسیوانش تۆزە یاری پێ بکەم یاڵە کێشە نابێتن ئۆلمۆ یاڵە هەر بە تەشکیلەی قەدیم یاری دەکەین بەرامبەر یاری شتوتگارت شتەکە جیاواز بوو ئەوان زۆر زۆر بێز بوون بەڕاستی ماندووی کردم شتوتگارت ئەوە کێشێ نازانم ئەو تیپە یەکەم جارە هەر ئەو ناوەشم جێلێ بێ خۆزگە مانستی بەیە معقولە مانستی گەڕاندوتەوە وەڵڵی ئافرین یەکەم جام دەبێ بەدەستی بێنین ئەو ڕۆ بەرزیکەینەوە بەرامبەر تیپێکە نازەم ناوی چێ بوو بوور ناوڕێن ڕۆدری کاپتنی تیپەکەمان وای لێات وێنێ ڕۆدری بەرزکەنەوە خۆی دەبە محەممەد سەلاح بێت یاڵ لە هەردوو تیپاتنە نا یاریگە ئەڵڵا یەکەم نازناو یەکەم نازناو کارەباکاو ڕێگای هەردووکمان بۆ یاری کۆتایی سێ بە دوو لە ماستی بردوتەوە ڕێگای ئێمە زۆ زۆر قڕستر بۆ لە چاو ماستی ئەو جە ماستی دۆڕە بەسەر نەکەوت بۆ یاری کۆتایی چێ پیاوی ئەم بوتوڵەیە دارێن نۆنێس یاڵڵا لامین یەمال لە خوڵی ئینگلیزی بۆ یاری کۆتایی ئەڵڵا لەو دیمەنە یاڵە باچینە ناو یاری بەرامبەر سالفۆرد سیتی وەڵڵای ئەو تیپەم هەر گوێلێنە بۆ باوەڕکە بە ساوڕێیان عادەتەن زۆربەی ساڵەکان ئێستا ئەو چەند ساڵەی وەیلات و دەنا هەموو کات لەو جامە ئەوە ڕووی دەدا مفاجئە دایم تیپێکی بەهێز دەبۆ ئەسپەڕەشی پاڵەوانتێکە بەڵام ئەو چەند ساڵی ڕابردوو دەبینین زۆربەی کات ئەو تیپە بێزانە لە یاری کۆتاینە کوبارسی وڵای تۆپەکەی فڕێدایە ناو هەندەر شوتێکی زۆر ناشیری پەلە نەکەین باشترە چونکە ماستی گەڕاندۆتەوە دەبێت ئیسابەتی تایبەتی بۆ بکەین وانی هاوڕێن ئەی هەوار لە نۆنێز دەفرێتن نۆنێز وەڵاهی باش بوو سلاح سێ هەفتە زیاتر نییە ئینشاڵڵا زیاتر نابێ زوو توش دەگەڕێتەوە چکە سلاح کلیلی هەم سەرکەوتنەکانمان بەڕاستی پێتان بڵێ ماوەیە ئۆتۆپە قەتعن کلۆ دامەوەی کورە گۆڵمانێ نەکەن ئەی هەوار ئەوە چم کرد لێدانی سزا کاکە چۆ ئەو لای کرد لەبەری دوور دەکەوتمەوە کۆتاییدا کۆبارسی کردیە لێدانی سزا ئەی هەوار گۆڵ یەکەم بۆ ئۆتیپێ کەس نایناسێ سوپرایزی بتوڵەکەیە گۆڵ هەچی لێ هەمەش کرد یعنی تیپێکە بەڕاستی مادەم شایانی یاری کۆتاییە یاڵە گۆڵی ئای هاوار گۆرە نۆنێز گۆڵ کە کاکە بەخوای ئانە کێ ئەو ڕەشە مشکلی ئەو ڕەشە تازار ئەویش بوو لێدانی سزایەکەی گرت هۆکاری لێدانە سزایەکە بوو یاڵە نۆنێز قوبوڵ ناکەین گۆڵ نەکەی ئای نۆنێز قسەمان ناشێنێ گۆڵی بەرامبەر زوو وەڵام مادانەوە ئای هاوار لە داری و نۆنێز نانا سلاح یاری ناکە
لامین دەیە خۆی بسەلمێنێ لامین یەماڵ باموو ئەگەرەکان وەرزیدات و ئەساسە لە تیپەکەمان یاڵە ئۆلمۆ وەڵا ئۆلمۆ کەسی لە پێش نییە بتخۆم گۆلی دووەم ئەی هاوار دارەکەیان لە شانەی هەنجوی ئەوە زەنگە زۆرە وەردا هێتر ئێمەیان هار کرد یاڵە گۆلی دووەم دەقەی 12 و 15 دوو گۆل هەردووک داری نوێنس بەس خۆزگا ئەم پاساتەکەم دانی ئۆلمۆی بەڕاستی ئەو جەوەرە نۆنێز لە ئۆفساید بەیە خۆ جەڵتە لێ دیدەن ئەو تیپە و زەم لە مەنتیقی خۆیان کەس هاندەری نییە یاڵە بڕۆ کاکە گۆلی ترمان دەوێ گۆل ئەی هەوار نانە دەبێ حسابیان بۆ بکەین کاک دوو گۆڵمان کرد مانەی ئەوە نییە یاریکە ئاسان بووە وەچی تازە دەتوانن لە هێرشێک گۆلێکمان لێ بکەن و تەواو یاڵە ئۆلمۆ ئەڵڵا لە دانی ئۆلمۆ گۆلی سێم گۆلێکیان کرد بە سێ گۆل وەڵامماندانەوە لە کەمتر لە 10 خولەک 11 خولەک تقریبەن 11 هەوارە نۆنێز لۆ دەکات دوو گۆل گۆلە چیشی دروست کرد 4 گۆلی شێ بوو ئێستا گۆلکاری پاڵەوانێتەکەی بە 6 گۆل داری نۆنێزی نازدار بەس خۆزگە سلاحیشمان لەگەر بەیە بەس بەدەستە من بە لە کاتی بڵندکردنی جامەکە وێنێ سلاحم دادەنا لەسەر تیشێرتی هەرامیە بەڵام نازانم ئەو شتە لە ڕاستیدا دەکرێت بەس لێرە هەیتی نیتی باوەڕ ناکەم ناناوە بەکەکە یاڵە لامین بات خۆم لامینەوە پاساتە نازدارە یا ئەی هاوا لە تۆ گۆڕینە لەو جوانە یاڵە نۆنێز یاڵە ئەی هاوارە گۆڵ بایە جوان دەبوو دانیالمۆ ماوەیەکە لە یەدەشی دادنێن ئەو یاریە سەلمان دوێتی دوور بوو وامزانی نزیکە This has been comfortable, hasn't it? That back line just don't seem to have an answer. There's a real quality when they go forward. The movement, the crisp passes. I wonder how many they'll get to continue with this tempo. گۆلی چوارەم ئەی هاوارە و تیپە خۆی ڕەناگرێ بەرامبەرمان هەتا پێمان کرێ گۆڵەکە ناوڕێیان سوعبەتی نازانی چوار گۆلی بێ بەرامبەر یەکەم جا گۆڵمان خوارد بێ بەرامبەری سێ چوار گۆل بەرامبەر گۆڵێک نا ئەوجە تیپە بۆ خۆیان خراپن چوار گۆلیشان خواردووە ئێستا ڕا دەبنە بیگنەر ئەوەندە لاواز دەبن بەس ئەگەر خۆمان تێچی نەدەین بێگومان ئەها ئەی هەوارە و پاساتە غەڵەتەی ئەوە دوو جارم پاساتەکەی وەردەگرم و دەیاندەمەوە خێرخوازیم دانەیە دەست خۆش یاڵە نۆنێز ڕەحم مەکە نۆنێز ئەی هەوار مەجای نەدا شوتکە ئەوە چ دەکەنەوەنەش فێرە تاکتیک و تەکنیک بوونە بەس ئەو ڕەشیان مشکلێ تواسی شتێکوەیە ئەی هەوار چۆن خەتا بوو وەڵای گوتم ناتوانێ شتە بکاتن ئۆفساید نییە بەڵام داوید ڕایە ئەی ئافرین داوید ڕایە یاری بچووک و سەرەتای وەرز و یاری کۆتایی نازانێ هەر باشە یاڵە لامین گۆڵت نەکردو لامین گۆڵی پێنجەم لامین یەماڵ ئەی هەوار وڵاتی پێکی زۆر ئاسان و خۆشم بۆ گۆڵکردن ئەو یاریزانەکانم دیارە پێدەچێ و یارە گۆڵکە گۆڵی پێنجەم ئەو ڕۆدری تازە ئەغاردە لامینی نازدار
لامین و جەمال و وێرتس و ئانە لە تیپێک ببینی ئەی هاوار ئەو تیپاتە 10 ساڵ تیپی بەرام گەمە بە تیپی بەرامبەر دەکات ناڵێم هەمووی دەباتەوە کە توار ئەوەی گیان گۆلی شەشەم بەڵێ گۆلی شەشەم ئەی هاوار لەو تیپە لاوازە ئەوە چۆن هاتوتە یاری کۆتایی گۆڵەکی لێ ئێمە کرد گوتم بەخوا پێدەچێ بە دەردی مانستی بچین بەس بەڵام پاش ئەو گۆڵە 6 گۆڵی بە دوای یەک یاڵە یاڵە ڕاوە ناسینە گۆڵ هاوڕیان بزانین دەتوانێتە چەند گۆلیان لێ بکەین گەورەترین ئەنجامی ئەم مۆرجە با لە یاری کۆتایی بێ خۆچیە دەی موسیالە تۆش گۆڵە بکە ئەی هاوار گۆڵچی تۆم ناگەڕێنەوە وەڵڵا هاوڕێیان وە بزانم 10 گۆڵ زیاتر تێدەپەڕێت جەمالی نازدار 7 گۆڵ یاری کۆتایی ئێکاکە بۆ هاتن وەڵای مانستی بە زۆر خۆشتر بوو هەر تیپەکی زۆر زۆر لاوازن دەڵێ بە قەستی ناوتیان یاری کۆتایی شانسی ئێمە بەناو تیپە چۆن هاتووە وەڵا ڕەحم ناکەین ئەی هەوار نەجا بەجا تۆپی قەتع دەکەنەوەی باشە ئەی هەوار لەو تیپە لاوازێ بەرامبەرمان یاری دەکات نانەکاکە لاواز نینە کورە ڕاوە سوعبەتم کرد جێم یەکەم تەوا بوو 7 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ ئەنجامە مێژوویەکەی ئەمانێ بەرامبەر بەرازیل دووبارە بووە بەڵام ئێمە زیاتر دەکەین یاڵڵا نۆنێز وەگرا نۆنێز وەردەگری وەڵاو تۆپانە ئەی هەوار ویستم گۆڵێکی جوان کە ماوڕێیان یاڵە کاکە دەقەی تاخیر مەکە با 10 گۆڵ بکەین حەزمان لێیە ئەی هەوار ئەوە چی گوێمی لێم دەرێ بەخۆیان داچوینەوە ئەی هەوار لەو شەنسی هاوڕێیان شەنسی چ 7 گۆڵمان خوارد 7 گۆڵمان کردێ باوە گۆڵ باچ یاڵە جەمالی نازدار ئۆلمۆ گۆڵەشی جوانمان بۆ بکە ئەی هەوار لە ئۆلمۆ کۆرنەر لای خۆزگە و گۆڵ زۆر جوان بوو ئەی هەوار بزانین ئەوەش گۆڵێکی ناکە ئۆهۆ شوتە ناشیرنەی یاڵە نۆنێز و هاوڕێکانی گۆڵە بێگومان جەمال موسیالای نازدار وەڵی ئەو ساڵ چەند یاریم کردێت تیپم نەبینیوە بەر وەکی ئەو تیپەی لاواز بێ ساڵپۆرتستی ئەو دەرەجە چەندە کاگارە عیبە لە بۆ یوتیوبەکەم عیبە کاکە بەرامبەر و تیپانە تیپێکی بێزمان بۆ بێنن 4 گۆڵمانە ماستی کە دەتوێت چەند گۆڵ لە تیپێ بکەین وەڵی ئەو تیپە شانسیمە نەبێ بۆ هاتۆ یاری کۆتایی ساڵبۆرستی وەڵی پێدەچێەوە بزانە دەرەجە 4 خولی ئینگلیزیە دەرەجە چەندە بەڵام هاوڕێیان غەدرمە لە ئەوەی کردووە 1-2 بلاتی بکەین یاڵە گۆڵەکی جوان کاکە ئەی هەوار کاوەردانی شەمادەم ئەو یێرشەدە من تێکدا چێزە ئۆلمۆ دانانیشێنین بەڵام جەمال دادەنیشێنین جەمال موسیالە بزانین پشت خەتێ یەک یاریزانمان ماوە گۆل چی یاری بێ دەکەین هاوڕێن تاو هەر 5 تەبدیلاتمان کرد دەستخۆش ئەی هەوار A reminder for you now of all the cup quarter-final drama coming up for you on EA TV as Liverpool face West Ham. All the action live on that one. Yeah, it's away from the pressures of ئەی هەوا نا دوورە لامین ئەرکاکە تۆ فرەدە ناوتی بە یاریزانانە تەبدیل بکرێن یان فاولێک شتێک یاڵە ئەی هەوار
دەی فاول Found nicely and in. یاڵە لامین یان گۆلێکی جوان گۆلێکی جوان لامین ئەی هەوار لە گۆڵکی شانسی لامین ێمە Avert the danger. لامین دانانیشێنین هەرچەندە پێویستیش بوو چکە سلاح موسابە پێویستە پشوو بدە A bit of pressure here. وابزانام تۆ بناچێتە دەرەوە هاوڕێن چکە یاریەکە ئەوەندە لاوازن نەفاولی تیدایە Perfectly anticipated. Really well won. Musiala. ئەرێ کاکە وەڵڵە ئەوانە تیبنینە بە قورعان Rodri. کورەوەەر نەپێر کاکە حەیەمان چوو لەسەوە دەزان لەگەڵ Be a chance to break ئاسانەکان یاری دەکەین نازان تیبەکە بۆ خۆی here. ئاسانە Stopped in their tracks. یاری کۆتایی بێویست نەبی ئەخۆ کو هاتی کاکە کو هاتی یاری کۆتایی Darwin شانسی من نەبی Núñez. وەڵی گۆلش کەشت لێ دەکەین And that مادەم is a ئینشاڵڵە vital piece of defending. ناسوێندی نەخۆین لە سەرمان بکەوی کاکە ئینشاڵڵە هەوڵ دەدەین تازار دەبێ گۆلە بکەین And the ئێ referee یاریزانەکان sees that as a foul. Free گۆڕانکاریان kick. پێکرا بابزان ئەو یاریزانەیە دەگانە چیمان بۆ دەکەن Really نەکەی nicely نەکەی نەکەی played. نەکەی What can they do with this now? Well, maybe he was distracted, but that's a یاڵڵا miss. زۆر نەماوە هاوڕێیان یەکەم جام بەرزکەینەوە سوپاس بۆ ئەو تیپە لاوەزاتۆ بەرامبەرمان ئەرێ ئەوەی چ بۆ پاسەدا Dani Olmo. Victor Gyökeres. ئەی هەواری ویستم بە کیۆ گۆرز گۆلێکی بکەم There's a chance for them to go now. وەرە دانیەوە تۆپێ ئۆ ناوێرم خۆیان لێدەم ئەوەندە لاوازن یاڵە تەبدیلاتیش دەکەن چاوەڕوشیان هەیە 8 گۆلی بەرامبەر گۆڵێ هەڵا هەز دەکەم هاوڕێیان And that's nicely گۆلی won تیم to پێ seal ناکرێنەوەندە the threat. خاو بینەوە بەڵام هەوڵ دەدەین گۆلێکی بکەین ئەی هەوار وەرە کاکە تۆپەکە قەتعکە وەڵا عیبە جێمی ئەی هەوار جێمی دۆم یەک گۆڵمان کردەوە ئەو مشۆ شاتێ دروست کردی چی پێ نەکرا Snuff out any threat. Jones. دەو گۆلەش خۆ دەی Behind it. ئەی هەوار تۆپەکە چۆ دەرەوە Power and got plenty of یاڵە it. هاوڕێیان بیکەینە نۆ گۆل دەی نۆ گۆل ئەی هەوار لای حەزم لە 2 گۆل بوو بەڵام خۆم یاریەکەم سارد کردو دەنا 10 گۆلمان تۆمار دەکرد هەر گۆلەشکە نەخۆین ئەی هەوار پاساتی جوانیش دەدەم بەڵام With Liverpool now. ئارنۆڵد دەستخۆش ئارنۆڵد ئەی هەوار لەو گۆلە جوانە هەوڕێیان لەو گۆلە جوانە دڵنیا بووم Put that one away. بەڵام چاوەڕێم Very دەکرد بە nicely دەبل لێیدا indeed. بەس تۆپەکە نزم بۆ گۆلی نۆیەم یەک گۆڵمان ماوە هاوڕیان یەک گۆل دەبێتە 10 حەزمان لە 10 گۆڵە یاری کۆتایی ڕسوا کرا For the final time ئەخەوتی perhaps. پاتوتە بەرامبەر من هەر بە فێڵ دەرتان کرد بە کاکەمانستی تاینە بە یاریەکی زۆر زۆر خۆش دەبوو احتیمالی زۆریش بوو لێشمان باتەوە هان تۆ پیچلێکە بەرامبەر گۆڵی تۆی فەیدا تێچێن At all. Poor attempt. گوناحی منی تێدایە دەبخۆدی دا Jones. ئەی هەوار ئەو پاسەتە ناشینە چ بوو Making good progress here. خواخۆمە یاری تۆ بوو Has to be. نەکەی گۆلی دوم نەکەی ئەی هاوار چ شەسەک ئەی هاوار چ شەسەکمانە یاوەڕێ Get across and deal with the وەڵڵە danger. ئەو حەقی 2 گۆل 3 گۆلیانە بوو بەڕاستی حەقی 3 گۆلەکیانە بۆ تیپە The ball comes in. نەکەی کاکە بە قەستیم بوو حەقی ئەوەڵا گۆل هاوڕێن ئەی ئافرین گۆل چی ئەی هەوارەوە چی دەرینە وەڵڵا ئافرین هەری بێئومێد بووم گوتم تۆپەکە چۆ دەرێ Breaking at pace. This could be یاڵە dangerous. گۆلێکی جوانی تر گۆلێکی جوانی تر هاوڕیان گۆلێکی جوانی تر ئەی هاوار شەنسی گۆلتی تۆپەکە دەچێ بۆ ناو دەستی یاریەکە تەوا بوو یەکەم نازنای ئەو وەرزەمان ڕەبی پیرۆزمان بێ هاوڕێیان نەخشە بێ لە جامەکانی تریش یاڵە ئەی هاوار خۆشی دەربڕینە یاریزانەکانمان نۆ گۆل بەرامبەر گۆڵێک ئەوە چی یاری کۆتاییە ئەو چی یاری کۆتاییەک بوو یاڵە پاڵەوانەکان
لیڤەری پاڵەوان هامیان دڵخۆشن یەکەم نازناو اینجا سڕی ئەبتاڵ و خولی ئینگلیزیە سەرەتا خولی ئینگلیزی ئەویش تاو لە پێشین هاوڕێن یاڵە نازناو 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 ئەو چێ بەرز دەکاتەوە زان چێ نازناوە کە بەرز دەکاتەوە حەقی ڕۆدری هەیە ئەگەر کاپتنەکانی نەستان بێتەوە یاڵە ڕۆدری چێە ئاوە تا ڕادری هات ئەی هاوار یەکەم نازناو بەخۆشیمان بێ یەکەم نازناو جامی کارەبەکە و ئەڵڵا کۆنترین نازناو کۆنترین جامی دنیا هەربژی یاریزانەکانی خۆمان ئەڵڵا نانە دیمەنێکی یەکجار جوانە یاریگای وێمبلی هاوڕێیان وێمبلی تایبەتە بە ئینگلترا یاریەکانی ئینگلیزی لێ جێبەجێ دەکرێت ئەنجام دەدرێتن پیرۆزە لە خۆمان پیرۆزە دووبارە و هەزار جار پیرۆزە کاکە ڕۆدری بدەوانش بە کاسەکە بینکەن هەمووی دڵخۆشە بەس کا سلاحی نابینن یاڵە یەکەم نازناوی ئەو وەرزەمان وێنێ ستیڤن جێرالدیان بین کردووە وەزگە سلاحشمان لەگەڵ دەبوو ئیسابەیە نهاتووە پیرۆزە لە خۆمان پیرۆزە دووبارە جامی کارەباکە و کاپ یاڵە پیرۆزە لە خۆمان بە شایستەیی ئەو نازناوەمان برد 9 گۆڵ بەرامبەر 1 گۆڵ ئەی ئافرین بۆ یەک بەیەکی یاریزانەکان لە خولی ئینگلیزی ئەو دوونامەمان بۆ هاتووە چێزە داوای یاری دەکە ئۆلمۆش داوای یاری دەکە باشە کاکە یاریدان پێ دەکەم چکە خولی ئینگلیزی بەڕاستی وە بەرەو کۆتایی دەچێت ئۆ 11 ڕۆژ ماوە بۆ یاریەکەی بەرامبەر بە وێست هام ئۆ جامی ئیمارات FA کاپ بەرامبەر و وێستام باشە تیپە بێزەکان شتێدا ماوە هەرچنە بێ ئەو جامە بەرامبەر تیپەکی بەهێز یاری بکەم خۆشە ئەوە جاریشمان پێ نییە بەڵام هاوڕێم بە پارتەکە لەوە درێژتە نەبێتەوە ئینشاڵڵا لە پارتی داهاتوو دێمە وڵاتان تا ئەو کاتە هیوای دڵخۆشی بۆ هەمووتان دەخوازم کاتێکی خۆش بۆ یەکە بێکەتە